سڵاوبینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشت هێواڵەکانی ڕۆژی پێنجشەممە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەردەوامی دەست بەسەر و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز، گیان لە دەستدانی زیاتر لە 384 هاوڵاتی لە گوندەکانی ئێران بەهۆی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە، دەست بەسەرکرانی چالاکیەکی سنفی موعەلەمان لە شاری شیراز و خراپی دۆخی نەرگز محەممەدی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان هێرشی موشکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئۆردوگای ناوەندی کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. لە درێژەی هێرشی درۆنی و موشکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دوانی مەڕۆی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 27 خاکەلێوەی 1405 تاوی کۆماری ئیسلامی ئێران هێرشی موشکی کردە سەر ئۆردوگای ناوەندی کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. بە گوێرەی راپۆرتەکان دەوروبەری کاتژمێر دوی دوانی مەڕۆی ڕۆژی پێنجشەممە 27 خاکەلێوە ئۆردوگای ناوەندی کۆمەڵا لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە موشک کرایە ئامانج. شایانی باسە کە ئەو هێرشە هیچ زەرەر و زیانی گیانی و ماڵی بەدواوە نەبوو، بە خۆشیەوە سەرجەم هاوڕێیان سەلامەتن. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە چەندین درۆنی ئینتیحاری و موشکی مامناوەند بە ئامانجگیراون. بە پێی دوایین راپۆرتەکان بارەگاکانی حیزبەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، پارتی ئازادی کوردستان و کۆمەڵی شۆڕژگەڕانی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ناوچەکانی ئالانە، بالیسان، پاکشار و زڕگوێزەڵا لەلایەن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ڕادەی زیانەکان و ئەگەری زیانە گیانیەکان زانیاریەک بەدەستمان نەگەیشتووە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز. بە پێی دوایین راپۆرتەکان دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 32 ڕۆژ لە دەست بەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی سوبحان عەزیزی و ئومید خورشیدی ڕێکەوتی 23 ڕەشەمەی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هاوکاری دەست بەسەرکران و هەروەها دۆخی تەندروستیان زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراون. گیان لە دەستدانی زیاتر لە 384 هاوڵاتی لە گوندەکانی ئێران بەهۆی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لانی کەم 384 هاوڵاتی لە گوندەکانی ئێران گیانیان لەدەستداوە. بە پێی ئامارە فەرمیەکان 4374 یەکەی نیشتەجێبووی هاوڵاتیان لە شار و گوندە جیاوازەکانی ئێران و کوردستان لە هێرشەکاندا زیانیان پێگەیشتووە کە بە گشتی 211 یەکەی نیشتەجێبوون بە تەواوی ڕووخاون. لە هەمان کاتدا 37 یەکەی پیشەزازی لە ناوچە و هەروەها 893 یەکەی دیکە زیانی زۆریان پێگەیشتووە. بە پێی دوایین راپۆرتەکان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی پاش هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکان بە مەبەستی پاراستنی خۆیان هێزەکانیان ڕاگوێستووە بۆ شوێنە مەدەنیەکان و بۆ هۆیەوە زیانێکی زۆر بۆ هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. دەست بەسەرکرانی چالاکیەکی سنفی موعەلەمان لە شاری شیراز. لە ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گوشارە هێزە ئەمنیەکان بۆ سەر هاوڵاتیان لە شارە جیاوازەکان چالاکیەکی سنفی خەڵکی شاری شیراز لەلایەن هێزە ئەمنیەکان دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو چالاکوانە بە ناوی محەممەد عەلی زەحمەتکێش ڕۆژی سێشەممە 25 خاکەلێوەی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسداران بۆ سەر ماڵەکەی بۆ پەڕی توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە.
شایانی باسە سەرەڕای بە دواداچوونی بنەماڵەکەی لەسەر تۆخی دەنگدروستی و شوێنی ڕاگررتنی زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. خراپەی دۆخی نەرگز محەممەدی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتی گەیشتوو نەرگز محەممەدی چالاکی سیاسی و براوەی خەڵاتی ئاشتی نۆبێل سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 124 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی دوایین راپۆرتەکان ناوبراو بە شێوەیەکی نایاسایی لە بەندی زیندانی تاوانەکانی کۆمەڵایەتی ڕاگیراوە و هەروەها سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست و خێرایی پێبەشکراوە. لە هەمان کاتدا بنەماڵی ئەو بەندکراوە ئاماژەیان بەوە کردووە کە ناوبراو چەندین جار لەلایەن زیندانیانی دیکەوە هەڕەشەی کوشتنی لێکراوە و سەرەڕای گەیاندنی ئەم بابەتە بە پرسانی زیندان هیچ کاردانەوەیەکی ڕوون ئەنجام نەدراوە. بەیاکانبوونی هەوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ شکاندنی گەماروی دەریا لەلایەن ئەمریکاوە. بەپێی دوایین هەواڵەکان کەشتیەکی بازرگانی بە ئاڵای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە کە بە مەبەستنی شکاندنی گەماروی دەریای ئەمریکا بەڕێکەوتبوو لەلایەن هێزەکانی ئەمریکاوە ناچار بە گەڕانەوە کرا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو کەشتیە کە لە بەندەر عەباسەوە بە مەبەستی شکاندنی گەماروی ئەرتشی دەریای ئەمریکا لەسەر گەروی هۆرمز و ئاوەکانی کەنداوی فارس و دەریای عومان ڕەوانەکرابوون، بەڵام نەک تەنیا توانای شکاندنی گەمارۆکەیان نەبوو، بەڵکو لەلایەن کەشتیە جەنگیەکانی ئەمریکاوە ناچار کراون بگەڕێتەوە. هەروەها فەرماندەی ناوەندی ئەرتشی ئەمریکا ڕایگەیاندووە کە لە کاتی گەمارۆدانی دەریا ڕژیمی کۆماری ئیسلامی تاکو ئێستا لانی کەم 10 کەشتی بازرگانی ڕژیم گەڕاندراوەتەوە و ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری کۆماری ئیسلامی داناوە. گەمارۆی نوێی ئەمریکا دژ بە چەند کەس و دامەزراوە و کەشتی سەربە ڕژیم. بە وتەی نووسنگی کنتڕۆڵکردنی داراییە بەیانەکانی وەزارەتی خەزانەداری ئەمریکا، زیاتر لە 24 کەس، کۆمپانیا و کەشتی سەربە ڕژیمی کۆماری ئیسلامی خراونەتە لێو لیستی گەمارۆی نوێیەکانەوە. بەپێی راپۆرتەکان بەرپرسانی ئەمریکا ڕایانگەیاندووە کە ئەم تۆڕە لەلایەن محەممەد حوسێن شەمخانیەوە بەڕێوە دەبرێت و دەورێکی گرنگی لە فرۆشتنی نهێنی نەوت و دابینکردنی دارایی بۆ چالاکی ناوچەکانی تاران هەیە. ئەو هەروەها جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە سەرچاوە ئابوووریەکانی ڕژیم لە زۆمرۆی ئامانجەکانی داهاتوودان. دوایین هەواڵ پەیوەندی بەرپرسانی ئیسرائیل و لوبنان پاش زیاتر لە 34 ساڵ. بەپێی دوایین هەواڵەکان بەرپرسانی دوو وڵاتی ئیسرائیل و لوبنان بڕیارە پاش زیاتر لە 34 ساڵ ئەمڕۆ پێنجشەمە 27 خاکەلێوە پەیوەندی تەلەفۆنیان هەبێت. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆککۆماری ئەمریکا ڕایگەیاند کە بەرپرسانی ئەو دوو وڵاتە بۆ ماوەی زیاتر لە 34 ساڵ سەبارەت بە کێشەی ناوچەکە و هەروەها بوارەکانی دیکە هیچ پەیوەندیەکیان نەبوو و بڕیارە ڕۆژی پێنجشەمە 27 خاکەلێوە پەیوەندی تەلەفۆنیان هەبێت. هەروەها ناوبراو جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە لە داهاتوو پەیوەندیەکانی ئەو دوو لایەنە زۆرتر دەبێت و لە ڕێگای دیالۆگ و کێشەکانیان چارەسەر دەکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.